سەرەتای هەموو ڕۆژێ بە خواردنێکی سادەی فەقیرانەی سینگڵانە دەستمان پێ کرد، ئەویش بە خواردنی هەندێک سیریەل و تۆزێک شیر. بەنای خۆی با ڕۆژێکی نوێ دەست پێ بکەین. دواتر بەڕێککەوتین بۆ تۆمارکردنی ڤیددیۆیەکی نوێ. یەکەم شوێن هەڵمامژارد باڵەخانەی کۆمپانیای گوگڵە. با بڕێکەوین بزانین چی لەو باڵەخانەیە دەبینین. هەلە بۆ بەرچاوڕوونیتان شەریکەی گوگڵ، کۆمپانیای گوگڵ لە چاری نۆی 1998 دامەزرایە لەلایەن دوو قوتابیەوە، ئەوانیش لاری پیج و سێرژی برین بوو. تەمە لە سەرەتا لە بۆ خۆیان بوو، دواتر بووە پەبلیک، بووە گشتی لە بۆ خەڵکی تر. ئێستا کە سەرمایەی شەریکەی گوگڵ بە نزیکەیی 1.6 تریلیۆن دۆلار دەخەملێنرێت، یعنی 1600 ملیارد دۆلار. ئەو پارە خەیاڵی. جەماعەت ئێرە ناو شەریکەی گوگڵە، زۆر زۆر گەورەیە. هەندێکم تەسوور کرد بە درۆنی، نازانم مەمنوعش بوویان نا، بەڵامی تر هەر کردم. ماشەڵڵا بینایەکانیش برادەکەی برادەرە هیندیە، چکە ئەوەندە زیرەکن هیندیەکان، ئەوێ سینی و یابانیە. جێکی بینمەوە، ماشەڵڵا چ گەورەیە. علامەتێکی گەورەیان هەبوو تازە لێرە لە ببینمەوە باشە. شایدێکی گەورەیە. زێ پاسکن ڕاگرتنێ هەرێکە بەنا ئەفڕادەبێت. هەی تا چاوت حکوم دەکا بە بینایە لەو سەر و لەو سەر. نازانم مەمنوعە یان نا، مژوابەکەی بخۆم بە تەسویران وەربوومە، چکەوە دەستە بابی پرایڤەت پرۆپەرتی، ملکی شەخسی، ناتوانێت تو بکەی خۆت تەسەڕوف بکەی. ئەو لاش هەر هەوە بۆ بێژگە لەو دوو بینایە گەورەی لە سان هۆزێ. خۆی شیعەکە بوو، مەلاجی شیعەدێک لە سان هۆزێ لە ئیمام حوسێنی هاتێ، ناوەکان لەوی وردیە. مەحزەلەیە. سان هۆزێ تقریبان نیو ساعتێک دوورە لە شاری سان فرانسیسکۆ. سیلیکۆن ڤالیشی پێدەرێن، شەریکاتی ئەلکترۆنی هەمووی لێرەنە. سیلیکۆن ڤالی شاری ئەلکترۆنیە. ئەپڵمان، شەریکەی ئەپڵمان بینی ئێستاش دەچینە، یانی ئێستاش وا لە گوگڵینە. ئینستاگرام وەڵەو تابەی خۆیت ئینستاگرام ئەگەر فەیسبوک بەس وا بزانم دەچم دەگەڕێم لە گوگڵ لێمدا، ئەوانی شەریکی تابەتی خۆیان هەیە. دواتر دەچینە مێتا فەیسبوک. هیچ ئیشم نییە، جینادە یەک دەسمەیەک لەو بینایانە، بەڵام ئەوە لێیان پرسیم لەو ساعتی کاکە، چکە گوگڵ لە علامەتەکەی هەم ملەوەنە، هەتا جێی پاسکە ڕاگرنیشیان شین و سۆر و زەرد کردێ، کورسیەکان، کەسکە، شینە، ئیتر ئیتر ئەو مۆزەفەکانە وردە وردە لە خۆیان دێنە ئیشێ. ئیتر بەم شێوەیە با بڕێن زانین چیتر دەبینین.